رنگ بید جام سوره دی آورده تو کامل معنی خواره و کارلیچی توکسان لیکزنویا کامل معنی کارلیچی توکسان باشه نوریا همین سیونیا بعد ما مين هاي N2 CO2 right B H2 CO2 2H2O C SO2 H2O, H2SO3. So, very clear. شو زمان ها؟ لا خير. على بالك أوزار أودي ها؟ تمسم أي وبي زيرو. كيف جواب أو شيء يساعد مزاجي ذكرنا كاملة ما نكالش أقسام لكنوا يا نيجوتي منيع كهذا شيء هيا جعل كامل أقسام لكنوا هذا شيء راس هذا شيء كان مسؤولا كامل أقسام لكنوا كامل أقسام لكنوا ها مثلا إيه مثلا سي سي مثلا ولا هو exact ده لو ايش لو كان مثلا كان بده مثلا لو باش داعشة كورينا كاتك كم زيادة جمال أقسام ديالني على داربا باركان يقسم إلى قيمة جمال كانوا نيدي الدوري للسيودي على داربا وإلى قيمة بارجع تيجيش دي بارجع اصلا اي راس تسوى انتو بقول صفر تكون صفر إيه. لا يستنى دي زائد كده إيه مش معنى إذا جاء راسه إيه دي راسنا أيوبي أيوبي. دو تبي إيمان يبي مثل أخذتي لي من زمان من البيري اللي نسي كيف يخوتها باشا أقدر يلا تبي كم موسى نزو أقدر لبيت يلا تبي كم كورينا دكتورا يكم أجر تخون لها وكيشة هبو يلا أجر هر من زمین شيء جواز بيت ولا يوسف أجر تخون لها وكيشة كدا هبو أقسان لكن نوايا أجر تخون لها وكيشة كدا هبو أقسان لكن نوايا أو تبريه كم تبريه دوام أجر جمال أقسان كان قران أجر جمال أقسان كان قران يعني قران كايا بس هذا أقسام لكن نوايا تمشى يلا باردين ها كلنا بوب رياضان لسر أقسام لكن نوايا أو تخمة بس يعني كذا أقسام أو تخمة أو كذا أقسام لكن نوايا ليش؟ بوي الدنيا جماعة تمشى جماعة أقسام الصفر أو هو السالب أو هو موجب. قرآن كريم قرا الزيادة يعني كم شمل ليش دي؟ دم إيه صفر بس صفر موجبية سالب دو قرا بس صفر هو موجبية هو سالب دوانيا قرآن كريم سدا دم إيه سالب دو موجب سالب بخود ثاني كذا كان موجب سالب أو بعد موجب روش دنيا باسمع غير هو موجب يكان أو سالب هو لبرتا عايز يجي موجب يكان لبرتا موجب يكان لبرتا سالب دو كيف بينوا موجب سالب موجب سالب هل موجب سالب دو سالب موجب يكان موجب أو أقسام يكنون قاعدة هو أو أقسام ليش؟ بوني تخون منها وها كشة
دا يعني أقسام لێکردنەوەیە بڵین ئەوانە تێبینی دەدەمێت ئاگدار بوونی تخم لەناو هاوکێشەی تەواودا لەناو هاوکێشەیەکی تەواوی هاوسەنگدا هەر بوونی تخمدی یەکسەر زانیەوە کارێکی قسەکردن ئەگەر تخمی تێدا نەبوو ئەگەر تخمی تێدا نەبوو ئەگەر هەیە ئۆکسان لێکردنەوە بێت ئەگەر هەیە ئۆکسان لێکردنەوە نەبێت هەڵەن نەکرێت ئاگدارە ئەگەر تخم هەبوو سەد تا سەد ئۆکسان لێکردنەوەیە تخمی تێدا نەبوو نابێت لەخۆتەوە بڕیار بدەیت کوڕینە ئەگەری هەیە هەو بێت ئەگەری هەیە هەو نەبێت بەس ئەو پرسیارە کە بڕیارمدا دیە تەمە دی ڕاستە تەمە شاکە ئەمن دڵنیام ئەیوبی ڕاستەوە نییە لەبەر چی؟ تخمی تێدایە گۆڕە یان دەبێت ئەو پرسیارە غەڵەت بێت یانیش دەبێت دی ڕاستە وەنیە تێدەگەن ئەمە؟ یعنی هەندێک جار کوڕینە لێکدانەوەی خۆت و لێکۆڵینەوەی خۆت لە پرسیارەکە زۆر مهمە ئەمن دەزانم سەد لە سەد ئەیوبی ڕاستە وەنیە ئێخۆگە سی ڕاست بەیادەبا نووسێ هەمووان وەنیە ئەگە سی ڕاستە کەواتە سی هەڵەیە بۆی نەنووسیوە هەمووان دەگەشتی کەواتە سەد لە سەد دەزانم دی ڕاستە وایە باش ئەگە سی ئۆکسان لێکردنەوە بەیادەبا نووسێ هەمووان دەگەشتی باش ڕەگەم پرسی مامۆستادا هاوکێشەیەکم بدێت تخمی تێدا نەبێت کارێکی ئۆکسان لێکردنەوەش بێ وەنیە ببینە خلافەمان بۆ پرسیارە لەمە N2O3 بوو بە N2 و NO بۆ NO2 يلا تخمي تداوى N2O3 آرتير NO آرتير NO2 آرتير ويا أوا هسيشان آرتير تخمي إيشي ببينا إيش ما رأسانا كي سالب سێزارە سالب دوو سالب شەش موجب شەش موجب سێ کەواتەوە موجب سێە ئەوە ڕەش دەکەین باشە ئەوە موجب سێە ئەوە سالب دووە ئەوە موجب دووە ئەوە سالب دووە ئۆکسیجنەکان نەگۆڕان هەموو سالب دووە ئەوە دەکات موجب سالب کەمی کرد زیاد وانە کەواتە ئەم کارێکە تخمیشی تێدا نیە ئاگدارە تخمی تێدا نییە ئۆکسان لێکردنەوەیە ئەگەر هەیە ئەوە بەڵگە لەسەرەوەی شەر نییە ئەگەر تخمی تێدا نەبوو یەکسەر لە ئۆکسان لێکردنەوە نییە ئەگەدار جاری وایە کێشیدا نییە ئۆکسان لێکردنەوەشە بەڵام تخمی تێدا بوو کارێشی تەواو کارێشی گشتی سەد لە سەد ئۆکسان تێگەشتی تەواو کەس پرسیاری هەیە بڵێ ئەستا ئەو ئێنەکە ئۆکسانیان لێکردنەوە چیان ئێنەکە بڵێ ئێنەکە چییە؟ ئەوە بەڵێ پرسیارەکەم جوان کاتی خۆی دەجواب باشە با جواب ئۆکسانی شەو لێکردنەوەشە بۆ پێی دەگوتن نەبوو ئینسان باشە ئۆکسانی شەو بابەتێکمان هەیە بۆ باشە ئۆکسانی شەو لێکردنەوەش بابین ئاگدار بن ئەوە تەواو کەرتی بدەین کەرتی دوو هاوسەنگکردنی کارێکی ئۆکسان لێکردنەوە باشە هاوسەنگکردنی کارێکی ئۆکسان لێکردنەوە ببینن دوو ناوەندە تێدێ ئاگا دەبن بێت ناوەندێکیان ترشە ناوەندێکیان تفتە ناوەندە ترشەکە ئێچی موجب و ئاوە باش نییە ناوەندە تفتەکە ئەو ئێچی سالب و ئاوە باش نییە ئێستا دێم هاوسەنگکردنی کارێکی ئۆکسان لێکردنەوە بە ڕێگەی نیوە کارێکە بە ڕێگەی نیوە کارێک ئایۆن ئێلکترۆن باشە بە ڕێگەی نیوە کارێکە پێی دەگوترێت ڕێگەی ئایۆن ئەلکترۆن لە چەند ناوەندایە
دونا ناوەی چانترشا ناوەیشان بابێ نمونەیەک وەربگرم ئاگدان دەی طبعا تێبینیم هەیە کە تێبینیم هەیە نمونەیەشی لەسەر حەل دەکەم و تێبینیەکان لەسەر جێبەجێ دەکەین ڕوون دەکەوە باشە یا جارە بە نمونەیەکی سادە وەربگرم H2 COO2 H2O کێوە هاوسەنگ دەکات زۆر ئاسانە دوو لێرەدانێ ئەوە کاریشی ئۆکسانێکنەوەی یان نا ئۆکسانێکنەوەی خوی تێدا ئەها کوڕینە تخمدیت هەوا ئیتر پێویست ناکە بچێ ناوڕۆژی ئۆکسانی بۆ ڕایە هەوا کاریشی ئۆکسانێکنەوە کاریشی ئۆکسانێکنەوەی و هاوسەنگیشە چار هایدرۆژین چار هایدرۆژین و ئۆکسیژین ئەوەش دوو ئۆکسیژین وانیا ئێستا دێم ئەو کارلێکە هاوسەنگی پرسیار ئەم کارلێکە لە ناوەندی تفدا هاوسەنگ بکە لە ناوەندی تفدا هاوسەنگ بکە کارێکە با بنووسم دەبینە Na2 SNO2 CO BiOH by 3 Uva Na2 SNO3 CO BiCO2O ببینە چێوە بۆ هاوسەنگ دەکا هاوکێشەیە بە ئاسانی هاوسەنگ ناکرێتوانیا ئاگدار ئەژنیە ئەو کارێکە بە ئاسانی هاوسەنگ ناکرێت بۆ بۆ کارێکی پێشوە هاوسەنگ کرێت دەوێستە چ دەکەم من دەبێت بەڕێگەی نیوەکارێک ئەو دەما هاوسەنگی بکەم دەی 2MA موجب کۆ SNO2 سالب 2 ریچان جودا کۆ BI کۆ 3OH بوو بە 2Na موجب کۆ SNO3 سالب 2 کۆ BI صفر کۆ H2O بەلێکیان جودا دەکەمەوە دەڵێنە خوێیەکان لێک هەڵدەوەشێنەوە ئۆکسیدەکان نا تفتەکە لێک هەڵدەوەشێتەوە تفتێکی بەهێزە ئۆکسید ئەو علمی کیمیایە پەیوەندیان بە یەکەوەیە ئێرە و بەندی دوو بەندی یەک و هەمووی دەتوانین پێک و گرێ بدەین ئەگەر پێویست بکات ئەوەش بە هەمان شێوە ئەوەش توخمی سەربەس ئاویش شلە وەنیا شلەکانی ژیسان لەبەر یەک هەڵناوەشێنەوە ئایۆنێن ناکەن وەکو خۆیان دەبێنێن باش باوێ بزانین ژمارە ئۆکسانەکان چەندن ئێرە سالب دووە دەکات سالب چوار یەکسانی کە بە سفر ئێرەش موجەبێکە دوو جاران موجەب یەک موجەب دوو کۆ موجەب دوو کەواتە ئێسێنەکەم چەندە موجەب دوو وەنیا موجەب دوو موجەب دوو موجەب چوار سالب چوار سفر کەواتە ئەو ئێسێنە چەندە موجەب دووە باشە دیوانیە ماجيك زمان أشينا حصرهم بينهم نشوف لا أول عام نعم إيه هو موجب باشنيا موجب كواتا ببينا ديمو إيرا أو چند شيء زانيت موجب سير أو سالب يك سير زان سالب يك سالب سير موجب سير أو چند صفر ونيا أو أدي يسير إيرا أو موجب يك دو جارا موجب يك موجب سير زان سالب شش يكساني كبر صفر موجب سالب كواتير چند موجب أقل يا وران كاريا مثلا ديانا بابي مزانين لموجب دو وموجب شوار زيادة كرد أوكسانا كتانو ديارا وجد زيادة كرد أوكسانا زيادة كرد هذه هو أقل من ذلك كم يمكن هيك باشا هل بشيء مخواره وبينن هل بشيء أوكسانا كم ديكنا بي آي موجب سير بوبا بي آي صفر بي آي كم تمانسيا ديكنا أو ديكنا
لێکردنەوە ئەلیکترۆنێکی دەنووسێ وانیا جیاوازیان سێ باشە ئۆکسانەکە SNO2 بوو بە SNO3 ئەوە چەندە موجب بوو ئەوە چەندە موجب چوار زیادی کرد ئۆکسان جیاوازیان دوو ئەلیکترۆن وایە دۆ ئێستا با بێم زانین ڕووی ئاگەر لێرێ مەشغوڵ نەبین ئەها بارستەکە هاوسەنگە مشکلەمان نییە دێنە ئێرە SN1ەکە SN1ەکە ئۆکسجین دووە بەڵام ئۆکسجین سێرە لێرە ڕووی بارستەوە هاوسەنگ نییە پێویستە چی لێ بکەین؟ هاوسەنگی بکەین ناوەندەکەم چییە؟ تفکە ناوەندی تفت چ بەکاردێت؟ ئەگەر لەمە بێت ئەگەر لێ دەبێت لە ناوەندی تفتدا OH و ئاو بەکاردێت دەی تێبینێ موهیمەکان لێرە ئەگەر لێ دەبێت لە ناوەندی تفتدا ئاو لەو لایەدا دەبێت کە ئۆکسجینی زۆرە هەیە بەس نێم تێبگە بەس نێم تێبگە دەتوانی بچی تفت ئۆکسجین زۆر باشە لە ناوەندی تفتدا ئاو لەو لایەدا دەبێت کە ئۆکسجینی زۆرە ئێرە سێ ئۆکسجینی ئەو ئاوەکەم دانە ئۆچەکە ژەو لایەدانێ کە لایەکەی دیران ئۆکسجینەکەی کەمە باشە ئەتوو دائیمەن تەوزیعیان دەکەیت چیان لێ دەکەیت دابەشیان دەکەیت ئاوەکە دەکەوتە لایەکی ئۆچەکەش دەکەوێتە لایەکی هەر کاتێک ناوەندەکەت تفت بوو ئاو لەو لایەدانی ئۆکسجینەکەی زۆرە ئۆچەکە دەستە لایەکەی ترد دەپرسی مامۆستا چەند ئاون پێویستە وەنیا حەقیقەتە ژمارە ئاوەکان دەگۆڕێت چەند ئاون پێویستە ئەلێرە دێم دەمەشاکەین چەند ئۆکسجینمێ سێ چەند ئۆکسجینمێ دوو جیاوازی سێ و دوو چەند یەکە ئەگەر چار بە دوو بایە جیاوازیان دوو ئاو دوو ئۆکسجین و دوو ئاو ئەگەر جیاوازیان پێنج بایە پێنج کاتدوو بەرهەمی دەکەی فەرق ناکات دوو سێ چەندی جیاوازە یەکە دوو چار چەندی جیاوازە دوو ئاو دوو پێنج چەندی جیاوازە سێ ئاو بۆ شێوە چەند ئاوم بەکارهێنا دوو هەندەی ئاوەکەش ئۆهێش بەکارهێنا دوو هەندەی ئاوەکەش ئۆهێش بەکارهێنا ئێرە چەندە یەک نییە دوو جاران یەک خۆ ئەگەر ئێرە دوو ئاو بایە سێ بایە دەبۆ شەش هەشت بایە دەبۆ شازدە تێگەیشتین؟ کوڕینە ئێستا و هاوگەشەیە هاوسەنگ ئەوەی بنەوەش نیوەکاری تێگەیشتی؟ ئێستا نیوەکارەکەشمان چییە؟ هاوسەنگە بەس کە تەمەشاکەین ئەوە چەند ئەلیکترۆنە؟ ئەوە چەند ئەلیکترۆنە؟ سێ لە ڕووی ژمارەی ئەلیکترۆنەکانەوە هاوسەنگی ئێرە جارانی دوو بکە ئێرە جارانی سێ بکە تاوەکو ئەلیکترۆنەکان چیان لەبێت؟ یەکسان بێت تەمەشاکە ئەوە هەمووی جارانی دوو دەکەم ئێرە دەکات دوو ئێرە دەکات شەش ئێرە دەکات دوو ئەوە هەمووی جارانی سێ بکە ئێرە دەکات شەش ئێرە دەکات سێ ئێرەش یەکسان دەبێت بە سێ ئەلیکترۆنەکان دەبێت بە شەش ئەوەش بوو بە سێ ئەوەی شەش ئەلیکترۆنە لەگەڵ ئەو شەش ئەلیکترۆنە بوونەوە هەموو کات پێویستە ئەلیکترۆنەکان کورت بکرێنەوە دەبێت یەکسان بن ئێستا دێم کوڕینە بە ئەو شەش ئەلیکترۆنەکان کورت نەکەمەوە جارێ لێک جارێ کورتیان ناکەمەوە ئەگەر لە ئیمتیحاندا پێم بڵێت کارێکی ئۆکسان کامەیە ئەوەی بەدەنووسی ئەوەی بۆ هەڵبژێرە ئەگەر پێویستم کارێکی لێکردنەوە کامەیە ئەوە پێشتر داهاتەوە لەو زاری و جەبا من ئێستا تەواوی بکەین ئەوە شەش ئەلیکترۆنەکان ڕۆیشتن با بێین تەمەشاکە 2BI دێمانەوە دیارەوە نییە 2BI ڕۆژ ئەلیکترۆنەکان کۆ
6 OH ونیا کو 3 SNO2 سالب 2 بوبا 2 BI 0 کو 3 SNO 3 باشا آتا موجب سالب ایشمان بونما و موجب نما تا ایش خواهم تا اوچ کار که شما توانی من یا کلی کاسیگی کو 3H تماشاكا برينا كادو قسامة دكمل إما صار شيء تواضع خلينين لبناء أوي كاتي يقول جنين ونساء وفيزياء ولا كيمياء ولا أحياء ولا دنيا أو هم مندوبنا لو ورقيات أو هم مندوبوني إيماش كلاها هذا شو اسمه بترو دبيني تادقات إيرا هم يلبو خاطري لبناء أو دويا أو شاشة أو سيريا أو دويا أو سي أو سي تيجيشتر استاولا كم بي هي دو أو دو كم ويتيا شش سي جاران دو شش. طب أصلا كم يسين هي سيف أو سي كم بي هي برهم دو كم يسين أو 3 هي سي كم أو هي أصلا أو كشاوسن تيجيشن توات أو كشاوسن ما تواني زاني ما بس بابزان كبيرشن دهاتو كورينا تمام ها أو علم الكيمياء علم الفيزياء نابي بطاقة فيك تيجيشني نابي بزار بطاقة دي بتوي مهندس بي دكتوري عالمي سيدلاني عالمي يعني براستي أو علم ده بيزاني الميزان هو خليك تزال بين كلكم يعني ليش تبع علم الميزان في سبيا بزاف بيشترك دهاتوا هم مستعد جزانا الكنترول دهاتوا توزيع ما درجة يسلبوا جاري واحد دهاتوا أو دون من يسلب حاجة ليها أو دون من أو أقسام يكنوا يدو بدو أو شش أو زاران كنا دون من أو شمارا علينا المسيني لا فينيشن هو شيء التوزيع ذكاء إيش دون من طبعا يستوى أنا مع كورينا فين دلت ني وكالشي أقسام بوسا ني وكالشي لنوسا دون من يسلو طاو أو الآن مرش كانوا لا كسر شيء زي عندك شو كان بينه زانم هو مش عندك قبل يعني ونيا مثال شو زي مثل كني وكال لك باشا دايما مصطفى انا اساسا هي كم مش هي زور أو سيوا أذان كذا بيرنا جو أول سنة وزارة موزبية موزبية أو تكلم موزبية إن موزبية لبرامبر دا اس فوتو سالب دوا ونيا أو سالب دوا لقى أو موزب دوا لقى أسفل يعني تيجي شو دو صوديوم ليك باشا الصوديوم موزب كوينا جملة متدرب كوات هنا شو بله أسايا كوينا با الكتروني خاصة لما زحمة على لما تشجع بس تشجع أتو روجانا نتشي دارت هنا شيء كاسر في مدري اسمنا سيكون كده دمنا من أول دولة سر بابتك بورون بكلموا بلام أو ختي وزارية أو شغل مكيا فالمتو مخينا جسارين تنانت كان تلفزيون كروجي امتحان جنبين الدرجة تاعي صار شيء ربح بنديتي درجة تاعي ولا كورس كانش درجة امتحان ونيا باي بيز درجة هلا
ونیا اشتاش بینی باید بزرگ بیت تا برخوانی بردوام ضروره اگر نور من ناتوان موضوعی دوینه جمار اکسان عمرو تبگین روی ونیا بس بسیاری دکار قیناکا ما مسا وسال دو دشیات او تبگین بس تقول ما مسا استل بری نازانم او جمار اکسان انا تسیو چون هاد معناه آخر أنا قال أخوتها دقوا رجال دولنا بخيني ديوني بابتكم باسي ديبتشي أو بابتنا لسني هم نسي حتى قرب نيدا أو زغير يسوي عمادا ما مصير بدس يشكم بيوت أمر رأيتوا أما تقاو حزم كي وجسمي ما مصير بدس يشكم بيوت قاو نابك يا سبعي درسه وحزر يدوزني بيمو جمعي هدرسه وسيرني بيمو هدرسه ودرسه هيا حلم هيا بس أتو دام راي وكو سلسلة وقوة دام راي ساعة خلاص يجمع خلاص وزاد ذلك أو يعني خود هذا تناني أو على الشيء هاتن أو مجمع أنا شيء ما وصل أو ده خود من بس كده وتنقول هو زمان نون حدا ديم كسيار زاي أم نيوكار ليكا لنا وندي تفدى خاصنج بكا باشا أم كان يوكالك لناوني تفدى خاصنج يوكالك كل MN02 بوبا MN203 يلا أو بسياري وزارية عادة بس هيا نستوي كانه لكون كانيش فيروسن يلا أمي وكالك لنا وندي تفدا هاوسا دايركت كلنا وندك كده كلنا يعني يا R O H ديت عزل من كذا عزل ها لا عزل هنقاوم أو كآخر شيء زاري جمال أقسان كام زانا تندا زانا ليك الدواء أقسانا باشا أو سالب دو زانا سالب دو يكسان كل بصفر أو موجب سالب طبعا خلاص باشا إيمينا كم زانا أكسجين هل بلا سالب ولا نبوع والبورايت يا سالب دو سيزانا سالب دو سالب شش يكساني كبصفر موجب شش دابش دو موجب سير تمام سيزارا سالب دو موجب موجب سير موجب شش سالب شش صفر طبعا كواتا أول موجب سير هذا لا كم يكريان زياد كم أول مسيم لك نو بعد الإيمان نفسه كو أجري هنيا جوازيان سندا باس جوازيان اللي بيفهم بينا أول دو هنيا أو دولة لكمو خوي هيا ليه لكمو جوازيان سندا يدونا يك بس أو دولة لا هيا لا طوال اللاعب هنيا كواتا يرجعان دو أورسا هنيا با ام انك اگر یک ام ان هو الکترونیک ولا ادي بدو ام ان ادي با سي ام ان ادي بدا ام ان دو ام ان قال دو الکترونيا esa de oxigênio de ozona غير زور دو زارا باشا وي هاوسن جي دكي باشا وي ام ان كش هاوسن دكي باشا اوزا دو زارا دو او سي اتش جوازی سی و چار یک دو جانم یک آسان ناولش بشش عددم واحد ماشا عددم CR207 سالب دو واجبة أينما زمن يكون مسرع CR موجب سي عم بخير يعني جمار أقسام إيران سالب دونيا أو علاقين أو سالب دو أو آيونا عبزانا سالب دو سالب يكسان سالب دو ونيا أو ده بيتسمي موجب دوازة سالب دو سان سي آر ديا دو هر سي آر موجب شش ونيا دو زارا موجب شش منو ده يشم درس
ئەگەر لێتەوە بینیت ئێستا کەمی کریا زیاد كم کەمی کرد لێکردنەوە ئەلیکترۆن لە کارکردوو کە تێو تایبەتمەندیانە مەزانە مشکلە نییە وەنیە ئۆکێ خۆتە لەخوا ئاوا دەکەم لە دەستی یەکەمی ژمار ئۆکسانەکردن زانە تایبەتمەندیەکان ئۆکسانە جیاوازیان چەندە؟ سێرە بە چەند سیاڵە؟ زاران دوو شەش وەنیە جیاوازیان سێرە زاران دوو سیاڵش هەیە زاران دوو كاشش شش ببینە تۆ ناوەندەکەم چییە؟ لە ناوەندی ترشدا پرسیارەکە ئەوەیە لە ناوەندی ترشدا لە ناوەندی ترشدا ئەو دەچێتە کوێ؟ ئەو لای ئۆکسجینی کەمە ئەو لای ئۆکسجینی کەمە ئەو لای ئۆکسجینی چییە؟ کەمە ئەو ئیسپەسیفیکە لێرە ئۆکسجینی کەمە وایە؟ غلط ئەدیێرە چی بزن؟ ئێچی موجب کە ناوەندەکە ترشە لە ناوەندی ترش ئاو ئێچی موجب دەبێ وەنیا؟ بەس لە ناوەندی ترش ئاو وإيش ئەوەش ناوەندی ترشخۆرینە تەمەشان دیسان ئەمان قەوانە فەرقی نییە ئەوە چەند ئۆکسجینت هەیە؟ هیچ چەند ئۆکسجینت هەیە؟ حەفت کەم سفر حەفت جیاوازی نێوان ئۆکسجینی ئێرە و ئێرە چەندە؟ حەفت ئەوە حەفت ئەگەر لێرە قڕینە جیاوازی لێرە نێوان ئۆکسجینەکان چەند بوو؟ یەک ئەوە یەک ئاو وەنیا جیاوازی ئۆکسجینەکان لێرە و ئێرە چەندە؟ حەفت ئەوە حەفت دوو جاران حەفت شهادة طيب.